دیارە پەیامنێرمان ئازاد عومەراوایی لە شاری سۆرانەوە لەگەڵمانایە. ئازاد سڵاو لێبێت، ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ لە شاری سۆران چیە گوزارێت؟ بەڵێ کاک جەلال، سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێتن. من زانیاریەکان و هەواڵەکانی سنووری هەرچوار قەزای سۆران و چۆمان و ڕەواندز بەرگەستۆرتان بۆ خەمەڕوو. دیارە ئەمڕۆژ لە قەزای سۆران و لە قەزاکانی تریش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان هەڵمەتی کوتان دژی نەخۆشی فلیجی منداڵ بەڕێوەچێتن. بەڕێوەبەراتی تەندروستی سۆران لە ڕاگەیەنداوێکدا ئاماژەی بەوە داوە کە ئەوان 77 تیمی کوتانیان ئامادە کردووە بە شێوەی جێگیر و گەڕۆک لە نێو قەزای سۆران. دیارە لە تەمەنی یەک ڕۆژی تاوەکو 5 ساڵی ئەم کوتانە مناڵەکان ئەگرێتەوە. ئەوان ئاماژەیان بەوە داوە کەوا پێویستە هاوڵاتیە مناڵەکانیان بکتن بۆ ئەوەی دوور بن لە نەخۆشی ئیفلیجی مناڵ. لە قەزای چۆمانیش دیارە باڵندەیەکی جیاواز لەم شوێنە دەرکەوتووە. جیاواز بڵێن تاکو و ئێستا هاوشەوەی ئەو باڵندەیە نەبووە لەو ناوچەیە. بەڕێوەبەری کشتتوکاڵی قەزای چۆمان ئاماژەی بۆ داوە بۆ یەکەم جارە باڵندەیەکی لەم شێوە پەیدا بێ لەو ناوچەیە. باڵندەکە دیارە خۆراکەکەی ماسی و کرمە. شارەزانی و ناوچە ئاماژە بۆدەن بەهۆی سەرمای زستان لەم ناوچەیە. لە ناوچە شاخاویەکان دیارە ساردن ئەمە وای کردووەکەوە ئەم باڵندانە ڕەنگە لە ناوچە شاخاوی و ساردەکان هاتبێنە خوارەوە بۆ نێو قەزای چۆمان. جیاواز لەمانەش لە سنتەری قەزای سۆران دیارە ڕێکخراوی بەخشین و خوێن و ژیان ڕاگەنداوێکیان بڵاو کردەوە کۆپیەکی دەستپێیان کەوتوان. ئاماژە بەوەدەن ئەمڕۆ لە قەزای سۆران کاتژمێر 11 بارەگاکەیان لە قەزای سۆران هەڵەگرن و سەرجەم چالاکیەکانیان ڕائەگرن و خوێن بە هیچ نەخۆشخانەیەکی سنووری قەزای سۆران نادەن بەهۆی ئەوەی ئەوان کەوا لە ئێستادا پارەی بارەگاکەیان بۆ دابین ناکرێتن. ڕێکخراوەکە ئاماژەی بۆ داوان کتابیان ئاراستەی قایمقامیەتی قەزای سۆران کردووە کەوا شوێنێکیان یان غورفەیەکیان لە نێوان بەڕێوەبەراتی تەندروستی سۆران پێ بدەن بۆ ئەوەی چالاکیەکانیان تیانجام بدەن. بەڵام تاوەکو ئێستای شوێنێکیان پێ نەدراوە بۆیە ئەمڕۆ ئەوان بارەگاکەی خۆیان هەڵەگرن. دیارەوە ئاماژەیان بۆ داوە 17 لقیان هەیە لە شار و شارۆچکانی کوردستان. 6,000 خوێن بەخش لای ئەوان ناویان تۆمار کراوە. زیاتر لە 16,000 بتڵ خوێنیان بەخشیوە لە کوردستان کە لە نێویدا 8,000 بتڵ خوێن لە سنتەری قەزای سۆران بووە. بەڵێ کاک جەلال ئەمە زانیاریەکانی سنووری قەزای سۆران. بەڵێ ئازاد عومەراوی پەیامنێری پێم لە سۆرانەوە. سوپاس بۆ زانیاریەکانت.